گرنگی تایبەتمەندێتی بۆ ئەم ئیشەمە ئەوەی کە زۆر مهمە یەکەم ممارەسەکردنی ئاستی خوارەیە کە پیایە سەرکەوی خۆت مەکتە بۆ ئەوەی کە بڵێ کاکە چۆنە بێم ئیشە ئاوا بڕوا و مامۆستا نابێ شورایەکی هەبێ بەڵێ بێ شورایەکی کاکە بێ خەڵکە هەوڵ بدا و ببێ بە شورا و لەم بابەتان یەکەم جار ناڵم من هەڵبژێرن بۆ شورا کاکە بێ بەعزە کەس بێ بە شورایی و هەر ئاوا نابێ و بەڵێ باش ئەنجا کاڵین ئەم پێنج کەسەمان کردووە بە شورا بۆ نمونە ئەوی تیانە هەڵە کاکە فڵان کەس چۆن بۆ شورا بێ کاکە فڵان کەس ناتوانێت تەجویدی قورئان بخوێنێت هەر قورئان ناتوانێت بخوێنێتەوە ئەمە چۆنە شێ بۆ شورا کاکە خۆ من شورا بەم پیاوە ناکەم لە دەرسی تەجویدە شورای پێیەکەم کتێبێت چۆن چاپ بکەین ئەم پیاوە ئەتوانێت ئەم کتێبە چاپ بکە ئێ باشە حافظ قورئانیش بێ کە نەزانێت کتێب چۆن چاپەکرێ بۆ چیمە کەوا بوو شورای تەخەسوسی شتێکی ترە شورایەکیش دایمە بە دەورەوە بێ شتێکی ترە وەکو چۆن پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ كنا مع أبي بكر وعمر چەند جاراوە تکرارێک هاتەوە کە ئەم دووش زاتە پیرۆزە لە خزمەتیا بوون لەبەر بەردەوامەمانەوەکو ڕاوێژکار بوون لەگەڵ بەڵام بۆ خەڵکی ترە فەرمێ ارفعوا إلي عرفاءكم ئەو کەسانەی نوێنەرتانن ئەتان ناسن ئەوانە بنێرنە لا ئەوانە وەختێک کە دێنە لا ئەوانە ئەبن بە ڕاوێژکاری هەم نوێنەری قەومەکانیان هەم ڕاوێژکاری ئەو تەخەسوسە جیاوازە بۆیە ممارەسەکردنی ئاستی خوارێ مهمە هەروەکو سەربازێتیەکەی کەوت تۆ گەر لە سەرەتا وەکو مۆزەفێک تەعین بووی دوایی شارەزابی جارانیان و ملاحظە نائیبی ملاحظە و ئەنجا ملاحظە و ڕئیسی ملاحظینەوە بێ بە مدیر و بێ بە مدیر عام و بێ بە نائیبی وەزیر و بێ بە وەزیر و هەروەها بە تەخەسوساتدا سەرەکەوێت یەکەم جارە بێ بە متەتەوە خەتێکی ئەنجا بێ بە نایب عەریف ئەنجا بێ بە عەریف ئەنجا بێ بە ڕئیس عورەفا بێ بە نایب زابط بێ بە زابط و هەروە بە پلەی زابطێکەشا سەرەکەوێت تۆ یەکسەر نیاز دوا بێ هەر هاتووی بۆ عەسکەری و بتکەین بە زابط کاکە ناکرێت ئێمە ناتوانین خەڵک بدەینە دەستت بڵێن تەدریبیان پێ بکە کە خۆت ناتوانی جارە تەدریبەکە نازانی لەبەرەوە زۆر ضروریە ڕەحمەتی خواتان لێوێ مراعاتی ئەو جۆرە شتانە بکەن ممارەسەکردنی ئاستی خوارێ بکە و بیکە بە پەیژەیەک بەوا سەرکەوە بەچی ئەبێ یەکەم بە جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکان کە لەسەرتن ئاخر تۆ ئەو ئەرک و فەرمانانە جێبەجێ ناکەی ئەی چۆنە تێوێ پیا سەرکەوی ئەنجا بە ئارامگرتن لەسەر ئەوە شتێکت پێوتراوە تەکلیفەکە لێکراوە ئەم ئیشە بکە بیکە عەزیزی من جا سەبریش لەسەرەوە بگرە تۆ مادام ڕازیت بەوەی کە ئێمە خۆمان بە قووەتکەینەوە جارێککە وجودمان هەبێ ببین لە ڕقەمێکی کاریگەر لەو کوردستانیان ناکرێ ئێمە هەر ئاوە بەرەڵایکەین کوردستانێک باخێکی بێپەرژین و خەڵک بە کەیفی خۆی ئەم نەوتە دەرەهێنێ واریداتی ئەم میلەتە هەموویە دزێ بۆ کۆمەڵێک مافیا بە خۆیان و ژن و پیا و کەس و کار و حاشێ و دەست و پەیوەنیانەوە هەموو ئەی خۆن و لە خزمەتی هەتی و مچەیەکی کالیفۆرنیاییە هەرچی قیەمێکی شەی خستویان تەژێر پێ و قورئانەکەشمان پەرپەرکە ناکرێ گەرمانەوە ئەمانە چاکەین و عیلاجیکەین کاکە پێویستی بە تەخەسوسێکەیە پێویستی بە وزەی خۆت هەیە بیخەیتە گەر پێویستی بە جێبەجێکردنی و ئەرک و فەرمانانە هەیە کە ئەدرێ بەسەرتا ئارامیشی لەسەر بگرە سەبرێ لەسەر ئەمە بگرە خۆی ئێمە منکەرمان نەهێناوە بۆ جەناب خۆی مەوکوانەی سامیری جۆرەکەیەکماندانە ناو دوای داوەتەکەی سەیدنا موسا بڵێن ئەوە تا ئەمە خواکەتانە وەرن بیپەرستن نەعوذ بالله کە سەیدنا هارون سەبر لەسەر ئەو هەموو معاناتە ئەگرێ لە کاتێکا شرک بە شێوەیەکی زۆر واضح و سەریح هەبینێ لەوێ لەبەرەوە زۆر ضروریە عەزیزانی من ممارەسەکردنی ئاستەکانی خوارێمان بە جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکانی سەرشانمانە بێ سەبریش لەسەر ئەمە بگرین جا سەیری کە خوای پەروەردگار لە قورئانە باسی سەبر و ئیستیباری کردووە سەبر ئەوەیە کە لە ذاتی خۆتە هەتە ئیستیباری ژەوەیە کە دان بە خۆتە ئەگری زیاتر سەبر دروستەکەی ئەمە هەردووکی پێویست ئەنجا باش فێربوون
تکاکم ئەو برا بەڕێزانە هەوڵی ئەوە بدەن باش فێر ببن، باش چاوت بکرێتەوە، ئیماندارێکی ساغ بە، دیندارێکی باش بە، بۆ ئەم دینە بە جددی لێ بڕێ، ئینتیماد بۆ لای ئەم پێغەمبەرە نازدارە بەڕاستی بێ، دیندارانە وەرەژێر ئاڵای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەزەید بەم ئیسلامە یابێتەوە، فێر بە چۆن ئەم ململانەیە ئەڕوا بەڕێوە، فێر بە چۆن ئەم شەرعە وەرەگری، فێر بە چۆن ئەم دینە وەرەگری، فێر بە چۆن ئەیگەیەنیتەوە بە یەکێکی تر، فێر بە چۆن وزەی ئەم برانەی دەوروبەری خۆ دەخەیتە گەڕ، فێر بە چۆنی ژەبی بە سەربازێک، فێریش بە چۆن بە سەربازێتێک یا دێ سەرەوە بی بە ئەفسەرێک. ئەو ئیشەی کە ئەنجامیە دەی وا مەزانە کۆڵێکە و خسومان هەتە سەرشانت ئەبێ بیگەێنیتە فڵان محەتە، خۆت لەزەت لە ئیشەک لەزەتی لە ئیشەکەی خۆی کرد یا ماندوو نابێ. ئەگەر خوای پەروەردگار لێمان قبوڵ کە بێ مبالغە ڕۆژی وا هەیە من شەو ڕۆژی 15 ساعت لەسەرم ئینتەرنێت و کۆمپیوتەر و نووسینە، 15 ساعت کە هەڵەسم بۆ نوێژ یا بۆ خواردن، پشتم مێشێ، سنگم مێشێ، قۆڵم مێشێ، پەنجە مێشێ، جاری وا هەیە، شەو خەبەرمە بێتەوە جاری وا هەیە. ئەگەر وزەم پێ بمێنێ حەزەکەم 2-3 ساعتی تریشی بخەمە سەر چووکە ئەو مەوزوعە کۆتایی پێ نایە، ئەم هەفتەیە بێت تەواو کرێ. ڕەمەزان دێتە پێشەوە، بە بەرنامەکەی ڕەمەزانم تەرتیب بکەمەوە، ئەمە ناکرێ، ئەو ئیشە وەها بوو، ئەو تەلەفۆنێک دێ لەو بینە 20 دقە لە من وەرەگرێ، ئیمێلێک جواب بدەمەوە 10 دقەی تر لە من وەرەگرێ، ئەم نیو سەعاتی ئەم تەلەفۆن و ئیمێلە ئەبێ من لە شوێنێکەوە بۆی قەرز بکەمەوە. بەڵام ئەممان دووبوونە هیچی ناکاتە ئەو لەزەتەی کە هەستی پێەکەم ئەدای ئیشێگەکەم. تەلەفۆنەکە جاری وا هەر خەونێکە کابرا وڵێ وڵای خەونێکم بینی و مامەسە بۆم بجێڕن، لە ناخی خۆمە جاری وا زۆر تووڕەم لە خەونەکەی ئەویش، ڕای گرتوم لەم سەرخەتە قسە لەگەڵێکێکی ترەکا لە تەنیشتەوە، خواخوای دەقەیەکمە خواخوامە بە 2 دقە بیبڕێنێتەوە، دوای ئێژێڕێتەوە لە تخوا مامەسە مادامە پاریش خەونێکم بینیوە بابەت بجێڕمەوە. هەبێ سەبریش بگرم لەم بێوەختەی خۆما سەبر بگرم کە پاریش خەوێکی بینیوە بۆی بجێڕمەوە، بۆ مەجێڕێتەوە بۆی تەفسیرکە. ئەنجا من دڵڕاگرتنی ئەویشم پێ مهمە، چونکە جاری وا هەیە بەم خەو لێکدانەوەیە کابرا بەرەو ئیسلامەتێکە دێتەوە. ئێمە چوزانین دڵی ئەم پیاوە بە چیەوەی. من ئەگەر پێی بڵم بابەکەی وەختی خەون لێکدانە بڕۆ بۆ لێکدادم، ئەشێ خەوی یەکەمم بۆ لێکدابێتەوە، وای پێ بڵێم بۆ دووەم، بڵێم وەڵا ببوورە دووەم خەرە وەختێکی تر، ساڵێکە سەبرە گرتووە لێک نەدراوە دەتخوابی خرە ساڵێک و 2 ڕۆژی تر 365 ڕۆژە باوی کا بە 367 سەبرەگرێ. بەڵام من لە خەوی یەکەمیەوە پێی بڵم کاکە وەختی خەو لێکدانەوە خوال لەگەڵ هێتوو ڕابێ جارێککە نایکاتەوە بۆم لە هەر شوێنێکیش بڵێ وەڵام مامۆستاکرێکار پیاوی باشەڵک تخوا قسانە مەکەن کاکە نەتان دیوە، تۆ لە وەختێکی تایبەت لێی بپرسە بزانە خەوێکی بۆ بژێڕ بزانە بۆت لێگەداتوە، ئاوای لێگەداتوە، لەبەرەوە ئەمەش ضەروریە گوێی لێ بگری. جا عەزیزانی من ئیشەکە هەرچەند پێوەی ماندووبی متعەیتیایە، متعە یعنی تۆ چێژی لێەکەی. ئێستا تۆ کە بە وەختێک بە کاکاواتەڵی کاکاوات تەبەن زۆر لە من مەشغوڵترە، کاکماکوان زۆر لە من مەشغوڵترە، برایانی چکەی تیا لێرە ناویان نەبم ئەو دوانە زۆرتر ناویان براوە، زۆر لە ئێمە مەشغوڵترن هەرسێکمان. بەڵام هەر یەکێ لە ئاستی خۆیەوە کە هەست پێەکە لەزەتێ لەم ئیشە ئەکا لەبەرەوەی هەست پێکە چێتە پێش. تۆ ئەو کەسانی کە وا بە بێدەنگی شەکەن کە دائەنیشینەوەڵەیە مامۆستا چۆن دەرەقەتی ئەم ئیشە بێ ئەوەندە گەورەیە، چونکە کە هەندێک ئەوزاع عەبینێ سەیرەکە ئەم هەموو ئیتیصالاتە لە هەموو ڕێگاوبان و جێگا و شوێنێکەوە ئەکرێ، ڕاستە ئەوان وتێتی خەوی پارم بۆ لێک دەرەوە، بەڵام یەکێکش پەیوەندی کردووە لە مامۆستا لەسەر عەهدەکەی پارم بۆ هەر شتێکی شەڵێ ئامادە. ئەمەشی تایە یەکێکی کاڵێ لەسەر عەهدەکەی پێرارم، بەخوایەکێکی ترم ڕەپەیوەندی کردووە لە مامۆستا لەسەر عەهدەکەی زەمانی ئیسلاحم، زەمانی ئیسلاح 14/1995. من نایەتەوە فکرم ئەو چێە،
بەڵام ئەو زەمانە ئەو لەسەر ئەو عەهد و پەیمانە ماوەتەوە وەڵە مامۆستا بەخوا خەتیشم نەگۆڕیوە وەلائیشم نەگۆڕیوە دە وەڵی نە دەنجی ئەناسمەوە نە ڕەنگی ئەناسمەوە نە ئەزانم کوڕی کێیە بە شەرمیشەوە لێمە پرسی خەڵکی کوێی ئەم نەوع کەسانەشی هەموو تێجا ئەمەی لایەنی دوو هەم کە سەیرەکەی دافعەکە بۆ ئەوەی کە تۆ لەزەت لەم ئیشە بکەی ئەم ئیشە چەند پێوەی مەشغوڵ بین برانی بەڕێزم کەمە وەڵڵاوە بیلایی چەند پێوەی مەشغوڵ بین کەمە پاراستنی دینەکەمانە لەبەرەوە تکاکەم گرنگی تایبەتمەندێتیەکەت ئەوەیە جار لەم هەفتەیە 4-5 کەسی شەر تەلەفۆنیان کردەوە یانما مەسا منیش بڕغوویەکەم بەڵێ الحەمدلله جەنابیشت بڕغوویەکی وەڵام من نەزانم ئێستا بڕغوویەکەم داوە لەو دیوارە چیم پێوە قایم کردووە بڕغووی وایە ئاوا مەحکەمە بە درێن شوێنەکەیمان کون کردو اینجا بڕغۆکەمان قایم کرد ئەمانە هەریەکێ لە ئاستی خۆمانەوە ممارەسەکردنی ئاستی خوارێ مهمە بە جێبەجێکردنی ئەرکەکانمان فەرمانەکانمان بە ئارامگرتن لەسەر معاناتی ڕێگا و لەمپەری ڕێگا و لەسەر زەختی مخابرات دێ پرسیارت لێکا ئیزعاجت دەکا دێتە مزگەوت دێتە ماڵت مراقەبەت دەکا هیچیش ناکە هیچی پێ ناکرێت تۆڵی کاکە من ئەمەم بۆ تۆ نای جۆ بگری لەگەڵمان ئەڵێ تۆ ناو چێڵە ناوم ڕۆبەرتە ئەڵێ کاک ڕۆبەرت تۆ بۆچی نای خۆت بنەی هەندرێن 86 و بێتە ژوورە و جۆمان لێ بگری ئەڵێ گوێ لە چی بگرم گوێ لە مامۆستاکرێکار بگرە دەرسەڵێتەوە ئەڵە جا چیتان پێڵێ نازانم تۆ بۆ خۆ لای خۆتۆ تەسجیلیکەوە بەرنامەی ڕیال پلەیەریش بڕۆ دابەزێنە و تەسجیلیکە بڕەوەتە خۆت تەرجمەیک هەموو ئەو سوالانەی لە منیەکەی لە یاجا بکەی دێ بە وسلوبێکی زۆر جوانی جوابێ دێت ئەم لەمپەرانەی ڕێگا پێویستی بە ئارامگرتن هەیە اینجا باش فێر ببی باش فێربوونیش لە تایبەتمەندێتیەکەیە مهمە اینجا هەست بەم لەزەت و چێژی کارکردنەمان بکەی گرنگیەکی تر ئەوەیە وزە شاراوەکان دێتەوە بەردەست سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هیچ شتێک وەکو ئەم جیهادە نییە کە شاراوەکانی ناخی پیاوان دەرەخ وەڵڵای برایانی بەڕێزم زۆر مسلمان هەن وەڵڵا بە نەزانی بەخوا قەسەم بە نەزانی وا تێگەیشتووە کە لە ململانێ و ڕوو بە ڕووبوونەوەی ئێمە ئەفەوتین زەعیفە بین وەڵڵا وەبیللا وتەڵای بە تەجروبەی ژیانی خۆم بۆم دەرکەوتووە هەتا ململانەکە بە قووە ترکەی خەڵکی زیاتر لێرکۆ بێت پارەت زۆرتر دەسەکەوێت ئەسرارت زۆرتر دەسەکەوێت خەڵکی ئازاد زیاتر لێکۆ بێتەوە بەڵام تۆ هەر تەنازول کە لە دینەکە هەر زیاتریانەوێت غەنووشی هات لە دانیمارک وتارێکی دا وتی بابە هەر ئەوەی ماوە ئێمە واز لە نوێژەکە بێنین و بڵێن ئەوەندە دیموکراسی هیچ شتێ نەماوە بەدەستمانەوە بەڵام کە خوای گەورە فەرمێ لە ئاەتی محکەمی خۆیان فەرمێ وەدوا لەو تودهینوا فەیودهینون ئەوان تەمەنای ئەوە ئەکەن کە تۆ تەنازولکەی ئەنجا ئەوانیش تەنازولەکەن ئاخرەم تەنازول لە چیەکە تەنازولی بۆ بەڕ و بەحر کردووە جەلال طالبانی پێی بڵێ تەنازولکە لە چی باوە چی پێماوە تەنازولی لێ نەکرد بەڵام ئێمە تەنازول لە ئاڵاکە ناکەین تەنازول لەم قیەم و مەبادی ئەمان ناکەین ئەو تەنازولەکەی عادیە لەبەرەوەی ئەو ناترسێ لە جەهەنەم بڕای پێی نییە ئێمە تەنازولەکەمان پێشتێکی زۆر گەورە دۆڕاندنی خۆمانە لە دنیا و قیامەت ئاڵاکەمانە دەزەکەوێتە خوار بڕامان بە جەهەنەم هەیە کە جەهەنەمەکەمان بەنسیبە بێت لەبەرەوە مەسئولیەتی ئێمە شتێکی گەورەترە بۆیە لەناو ئەم کارەیە وزە شاراوەکانت زیاتر کەوێتە بەردەست هەر هی خۆت هەست پێکەی کورەبا وەڵای من زۆر بەتواناتر وەڵا غەدرە نەم کردووە تا ئێستا برایەکی عەزیز بۆی گێڕامەوە هەر لەناو خۆتانە بۆی گێڕامەوەتی وەڵای مامۆستا 2-3 ساڵ لەمە پێش چەند ساڵ لەمە پێش کە وتیان وەرە ژووری پاڵتۆ گوتم وەڵای کاکە نایەم بەخوا کاکە کەشفە بم کورە کاکەمە بە ئایپیەکەی ئایدۆزنەوە کۆمپیوتەرەکە و دوایە زانن بەخوا ئەمە من و کاکە ئەم گرن دوایەتی نەخێر دوایی زۆر برا هاتن و ئیلحاحیان لێکردن و کورە بابەدە وەرە نایە بە ناویشی مستەعارە وەرە وەڵا ناوێکم دروست کرد و هاتم تۆ زێت لێوە مامە و خێرا چوومەوە دەر هەروکۆنیە بەحرێکە کابرا ناوێرە خۆی لێدا و دێتە ناوی و ڕاکاتەوە دووە وەزانە تەقەی لێیەکە نێست
وتی وڵا دوای هاتمە ناوە زیاتر هیچ نەبوو شەوی دوایتر هەفتەی دواتر مانگی دواتر بوو بە ساڵ بوو بە 2-3 ساڵ کوربا بە مردم زەندەقی خۆمم بردبوو دوایتم ئادێ و ماکەم بەرە کاکەبانش دوو قسە بکەم وەڵا مایکم گرت و قسەم کرد و نەگیران دوایتم کوربا دەرسێ بڵێم کوربا تێکست بنووسم ئادێ با خۆم ڕەشاکەم منیش ئەمە یەکەم جار برانی بەڕێزم یەکەم جار بە ئیلحاحی براکانی بە زۆر هێناویانەتە ئێوە بەس ناوێکی دروست کرد بەس دوایی وەردەوەردە هەست پێکەوان نییە ئەمە خۆی تۆقانی بۆیە وزە شاراوەکان بۆ خۆشت کەشفە بن وزە شاراوەکانیشت دیسان دەرەکەونەوە کە دێتە بەردەست لێرە ئەوەی دیسان گرنگە ئامۆژگاری پیاوچاکانی سەروترت وەرگرە جا بۆ ئێڵم پیاوچاکان مهمە بۆی کەوا سڵحاون بۆ خوای گەورە دیندارن بۆی لێت نەبێ بە تەکەتول وەرە لەگەڵمان بە و سەوت مەدە بە فلان و مەیە لە فلان سەرکەوێ با ئەوە بکەین و بافی سەر بکەین ئەمە پیلانی شەڕە هی شەڕخوازی بەڵام ئەگەر لە پیاوچاکەوە نەسیحەتت وەرگرت پیاوچاکەکە دایمە بەرە خوا سڵحانت دەبێت بۆ خوای بسڵحی بۆیە ضروریە ئینشاءڵڵا هەمومان ئەو کارە تایبەتمەندێتیانە وەربگرین و بشزانین کە ئەو لە سڵبی ئەم ئیسلامەتەیە و هەر یەکێ لە عاسی خۆمانە سەحابێ بەڕێزانە چۆن هەر یەکەی تەخەسوسێکی وەرگرتن هەر یەکەش لە لاشەی خۆیەوە تەماشا بکە هەر یەکە چۆن تەخەسوسێکی خۆی هەیە بە هیچ ئیشان ناتوانی بڵێ پشوت برژانگ موو یەک نییە چەند کەمە برژانگەکان برۆ ناکاتە بەقەدەر حەجمی پەنجەیەک شەکراوی کەیت و بیدەی لەسەرت لە شیلەی دەیت و بیدەی لەسەرت چەند مووەکەوێتە ژێر پەنجەت برۆکانە دەوەندە نابن ئەوەندە لەسەرت بکەنەوە هیچ قیمەتێکی نییە ئەو موانە بەڵام برۆت بتاشن هەر هاوینان ئارەقەت خۆ ڕێی نامێنیتر هەرەچێ بەرەو چاوت برژانگە کونێکی زۆر بچووک هەیە بەقەدەر سەری دەرزیە لە چاوایە لە پێڵووی خوارەیە کە فرمێسک تۆ کە هەموو جارێکە پێڵوەکانت لێک ئەنێ ئاوە زیادەکەی چاوت لەوێوە ئەڕوا بۆ لوتت هەم لوتت تەڕەکە هەم ئەو ئاوە زیادە سەرفەکە بۆیە کە ئەگری فرمێسکەکە زۆرە بێ لوتی شت پڕە بێ چونکە لەوێوە خێرا ئەو کونە نەقلیەکە بەردەوام ئەوەی کە ئاو لە لوتەوە هاتووە هی لوت خۆی نیە هەر هی چاوە لێوە نەقل بووت ئەم کونە بەسیتە کە بەقەدەر سەری دەرزیە کە ئەگەر گیرا جۆگەلەیە لە چاوە لە قەراغی چاوە دروستە بێت چکە مەجالی نەماوەی تر هەر بێت لەسەرەوە قەترە قەترە دێتە خوارەوە ئاوی چاوی بەردەوام دێ ناتوانی بڵێ وەڵا ئەم کونە ضرورەتی چییە دەم ضروریە هەمووی وەکو یەک وایە ئەندامانی لاشە هەمووی تەخەسوساتە لەبەرەوە ضروریە ئێمە دەرسێ لەم ژیانە وەربگرین دەرسێ لەم قورئانە وەربگرین کە تەخەسوساتە دەرسێ لەم سیرەی پێغەمبەرە وەربگرین عەلەیهی سەڵات وسەلام کە ئاوا هەمووی تەخەسوسات کەوابوو پێویستیمان بە تایبەتمەندێتی هەیە بۆی پسپۆر بین شارەزا بین بتوانین ئیدارەیەکی کۆمەڵکاری بەهێزتر ببینە پێشەوە خوای گەورەش یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی بە نووری خۆی ئاڕاستەمان کە ڕێنماییمان بکە بەرچاوڕوونیمان بۆ بکات و ڕێمان نیشاندا هەتاکو باشتر ببینین تا بەهێزتر ببینین نەمانداتە دەست نەفسی خۆمان بۆی بە مەعیەتی خۆی لەگەڵمانابێ ورە وزەمان مرکزی بە قووەترکە ئەو ئاڵایی داوێتە دەستمان بازومان بەهێزترکە ئیرادەمان بە قووەترکە ئەو ئاڵایە شەکاوەتر ڕاگرین هەتا ئەو کاتەی ئەمانەتی خۆیمان لێ ئەسێنێتەوە خوای گەورە یارمەتی دەرمان بێ لەسەر ئەم ڕێبازەی پێغەمبەری نازدار بڕۆین و بژین و هەتا ئەمرین وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته